الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لحديثك صح ترغيب هاتوا خوشويستي خوا صلى الله عليه وسلم دفرمي يجيء القرآن يوم القيامة فيقول يا ربي حله فيلبس تاج الكرامة. لرجي قيامتها قرآني بيروز ديت بەڵام بۆ کێ بۆ کەسانی کە لە دنیا ئەهلی قورئان بوونە. ئەگەر قورئان دەزانی قورئان بخوێنە، ئەگەر نازانی خۆ دەتوانی گوێ لە قورئان بگری. لە ڕۆژی قیامەتە قورئانی پیرۆز دێت بۆ ساحەی مەحشەر، دەڵێ ئەی پەروەردگار فڵان کەس قورئان خوێن بوو لە دنیادا، ڕێز و حورمەتی لێبگرە ئەی پەروەردگار، جلوبەرگی ڕێز و حورمەتی لەبەرکە، جلوبەرگی ڕێز و حورمەت واتە جلێکی لەبەر کرێ پێی ئەڵێن ئەم جلا جلی ڕێز و حورمەتە. چۆن لە دنیادا مەدالیە هەیە، کۆمەڵە خەڵاتێک هەیە، لە قیامەتیش خەڵاتێک هەیە، جلێک هەیە، جلوبەرگێک هەیە، پێڵێن جلوبەرگ پۆشاکی ڕێز و حورمەت. خوا لەو کەسانەمان بگێڕێ. ئەی خوای پەروەردگار قورئانی پیرۆز دەفەرمێ جلوبەرگی پۆشاکی ڕێز و حورمەت بکە بەری فڵان کەس، لەبەری دەکرێت. دەفەرمێ یا ربی زیدهو، ئەی پەروەردگار بۆی زیادکە، فەیولبەس حلة الکەرامە. ئەمجا دووبارە ئەو ئینسانە چی لەبەری دەکرێت؟ تاجی لەسەر دەکرێت، تاجی کەرامەت، جلوبەرگی ڕێز و حورمەت و تاجی ڕێز و حورمەت و کەرامەت. واتە لەبەری دەکەن جلوبەرگێک، دەڵێن فەیولبەس تاج الکەرامە فەیولبەس حلة الکەرامە. هەردووکی ئەی پەروەردگار تاجی ڕێز و حورمەت بخە سەری فڵان کەس، ئەی پەروەردگار جلوبەرگی ڕێز و حورمەت بکە بەری فڵان کەس، چونکە لە دنیادا ئەهلی قورئان. ئەو کەسانی کە ئەهلی گۆرانی بن شمولیان ناکە تاوانبارن، بەڵام ئەوانەی ئەهلی قورئان بن تاجێک دەخرێتە سەریان، چۆن تاجی پاشاکان هەیە، تاجی ڕێز و حورمەتە. ئەمە ئەم تاجە تایبەتە بەو کەسانەوە کە ئەهلی قورئان بوون. ئەم جلوبەرگەش تایبەتە بە ئەهلی قورئان. ئەمجا قورئانی پیرۆز دەفەرمێ سەیریکە لەم حەدیثە سێ شەفاعەت دەکا. یەکەم فەرمووی خوایە گیان تاجی حورمەت بکە سەری، تاجی ڕێز و حورمەت کراوە سەری. دووەم فەرمووی ئەی پەروەردگار جلوبەرگی ڕێز و حورمەت کە بەری فڵان کەس لەبەری کرا. سێمیش دەفەرمێ یا ربی ئیرض عنه فەیەرضە عنه. قورئانی پیرۆز دەفەرمێ ئەی خوای پەروەردگار لە فڵان کەس ڕازی بە، خوای گەورەش لێی ڕازی دەبێت. دێ ئەهلی قورئان بە، قورئان بخوێنە. وەڵڵاهی لە دهۆکەم خوێنا کاتی خۆی پیاوێکە هات بۆ مزگەوت، خوا لێی خۆش بێ نەماوە، زۆر بەتەمەن بوو، سەعاتێ سەعات و نیوە پێش بانگی بەیانی دەهات بەس قورئانی دەخوێند و شەو نوێژی دەکرد. هەموو نوێژەکان نیو سەعات سەعاتێ پێش بانگ لە مزگەوتا بوو. خوای گەورە گۆڕەکەی پڕکا لە نور و ڕەحمەت. پیاوێکی ئەختیاری بەتەمەن قسەم لەگەڵا کرد، وتم تۆ چۆن قورئانی پیرۆز فێر بووی؟ وتی من تەمەنم 90 ساڵ بوو قورئانی پیرۆز فێر بووم، هەتا 90 ساڵ قورئانم نەزانی. منیش ئەڵێ کابراڵێ کاکە وڵا تەمەنم 30 ساڵە تازە پێم لەبەر ناکری. کاکە لەبەر ناکە خۆ دەزانی بیخوێنیتەوە. وتی لە 90 ساڵی دەستم پێ کرد، ئەلحەمدولله قورئانی جوانی دەخوێن، بەڵام قورئان خوێن بوو بەڕاستی. دەی پەروەردگار لێی ڕازی بە، خوای گەورەش لەو کەسە ڕازی دەبێ. ئەمجا بەو کەسە دەوترێ ئیقرأ وەرقە وەیوزاد بكل آية حەسەنە. پێی دەوترێ فڵان کەس کە ئەو کەسە کەسێکی قورئان خوێن بۆ لە دنیادا، دەڵێن فڵان کەس بخوێنە بە هەموو ئاەتێک لە بەهەشتا تۆ پلەپایە بەرزەبیتەوە، وەک لە حەدیثە هاتووە، و دەرەجەیەک و پلەپایەک دەست ئەکەوێ لەگەڵ چاکەیەکی زۆر گەورەدا. بە هەموو ئاەتێکە لە قورئانی پیرۆز دەیخوێنی لە بەهەشتا دەرەجەیەک بەرزەبیتەوە و خێر و چاکەیەکیش بۆ دەنووسرێ. کەواتە ئینشاءڵڵا ئەهلی قورئان بن. قورئان نازانی دەتوانی گوێ لە قورئان بگری، دەتوانی سوورەتی ئیخلاص قل هو الله احد بخوێنە، هەر سێ جار بیخوێنە خێری خەتمەی قورئانی هەیە. لە حەدیثێکی صحیحدا هاتووە لە صحیحی ئەبوو داود، ئەمە بۆ کەسە عەوامەکانە نەخوێنەوارەکان، ئەوانەی کە خوێنواریان نییە.
هیچ نازانن هیچ فێر نابن. پیاوێک کاتە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من ناتوانم هیچ شتێک لە قورئان لەبەر بکەم، قورئانم پێ لەبەر ناکرێ، شتێکم فێر کە جێگەی قورئانم بۆ بگرێتەوە، جا ئەمە بۆ ناو نوێژ بێ یا بۆ غەیری نوێژ. خەڵکێ من خەڵکم دەناسی تەمەنی 30 ساڵ بوو سبحان الله نەیەتوانی شایەتمانەکەش بەتەواوەتی بێنێ، نەیەتوانی هەرچەندی هەوڵاندا نەیەتوانی بێنێ. ئەمەندە نەخوێنەوار بوو، منە داماو بوو. تەمەنە ئێستا خەڵکی ئەوەی کە خوێنەواری نیە ئەگەر گوێ لە فاتیحە و تەحیاتەکەیان بگری، گوێ لە نوێژەکەیان بگری پڕە لە غەڵەت، چونکە خوێنەواری نییە، بەڵام دڵنیا بە خوالێت قبوڵەکە، بەڵام هەڵدە ڕاستی کەرەوە ئەوەندەی تواناتەیە، بەڵام کەسێک خوێنەوار بێ عوزری نییە. ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شتێکم فێر کە جێگەی قورئانم بۆ بگرێتەوە. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم بڵێ سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر ولا حول ولا قوة إلا بالله. أما دەتوانین لەبەرکەین. فەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە بۆ منە، هذا لله فمالي، ئەمە بۆ خوای گەورەیە، ئەی چی شتێک بۆ منە؟ من دەڵێم سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر ولا حول ولا قوة إلا بالله. ئەمە ذکری خوایە، بۆ خوایە، ئەی چی شتێک بۆ من هەیە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی بڵێ اللهم ارحمني وارزقني وعافيني واهديني. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم بڵێ خوایە گیان ڕەحمم لێ بکەی، ئەمە بۆ خۆتە، خوایە گیان ڕزق و ڕۆزیم بدەی، خوایە گیان لێم خۆش بی، خوایە گیان هیدایەتم بدەی. ئەمە بۆ خۆتە، ئەم دوعایانە بۆ خۆتە. کەواتە ئەگەر قورئانیش نازانی زیکری خوا بکە، ئینشاڵڵا جێگەی قورئانەکەت بۆ دەگرێتەوە. کاتێککە پیاوەکە هەڵسا، پیاوێکی دەشتەکی نەخوێنەوار ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، کاتێککە ڕۆشت هەڵسا و ڕۆشت وتی ئەم شتانە دەکەم، من قورئان نازانم، دەڵێم سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر ولا حول ولا قوة إلا بالله اللهم ارحمني وارزقني وعافيني واهديني. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەم پیاوە دەستی خۆی پڕ کرد لە خێر و بەرەکەت، دەستی خۆی پڕ کرد لە خێر و بەرەکەت. واتە ئەگەر ئەمانە بکە خێر و بەرەکەتە بووی. جا بۆیە قورئان نازانی زیکری خوا بکە، گوێ لە قورئان بگرە، بەڵکو ئینشاڵڵا بە ئەهلی قورئان لە ڕۆژی قیامەتە خوای گەورە قبوڵت کات. لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەیشتە ئیمامی ئەبوو ئومامە کە سەحابی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. دەفەرمی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم بەلامە تێپەڕی من لێوەکانم دەجوڵا، هەردوو لێوم دەجوڵا، ئاگادار بن خەڵکەی ئاوا نوێژەکە، ئەو نوێژە قبوڵ نییە، ئاوا زیکرەکە لێوی ناجوڵێ، ئەمە نە زیکری قبوڵە نە نوێژی قبوڵە، ئەبێ لێوەکانت بجوڵێ. بەڵام پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم کاتێک لە تەنیشتی کەسێک و نوێژ دەکەن ئیزعاجی مەکەن، هاوار مەکە، دەنگ زۆر بەرز مەکە، چونکە ناشەرعیە. پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله عليه وسلم ئێوە لە خوایەک دەپاڕێنەوە، نە کەڕە نە لاڵە نە کوێرە، بۆچی دەنگتان بەرز دەکەنەوە خەڵکی ئیزعاج دەکەن؟ بۆیە ئەو دەنگ بەرزکردنەوەی ناشەرعیە، خوایەکە ئاگای لە هەموو شتێکە، هیچی لەون نابێ. بۆیە دەفەرمێ ئیمامی ئەبوو ئومامە ڕەزای خوا لێبێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەلامە تێپەڕی من لێوم دەجوڵا، واتە زیکری خوام دەکرد، بەڵام دەبێت لێوت بجوڵێ کاتێککە نوێژ دەکەی یا زیکری خوا دەکەی، لێوەکانت بجوڵێت، ئەگینا خوا لێت قبوڵ ناکات، لە دڵەوە بێ. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەی ئەبوو ئومامۆ چی دەڵێی؟ وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زیکری خوا دەکەم، یادی خوا دەکەم. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئایا شتێکت پێ بڵێم کە ئەم زیکرە شەو و ڕۆژ زیکری خوا بکەی، فقط ئەم زیکرە خێر نییە، شەو بدەیت بەدەم ڕۆژەوە، ڕۆژ بدەیت بەدەم شەوەوە، واتە 24 ساعت زیکری خوا بکەی کە چەندێک خێرە، هێشتا ئەمە خێرتر و گەورەترە. ئەم زیکرە چییە؟ سبحان الله عدد ما خلق وسبحان الله ملء ما خلق
وسبحان الله عدد ما في الأرض والسماء وسبحان الله ملء ما في الأرض والسماء وسبحان الله عدد ما أحصى كتابه وسبحان الله عدد كل شيء وسبحان الله ملء كل شيء. والحمد لله كشبه همان شيء وبليتوا بل الحمد لله عدد ما خلق والحمد لله ملء ما خلق والحمد لله عدد ما في الأرض والسماء حتى كتايكي أمس ذكر بخويني في غمر إخوة صلى الله عليه وسلم فرموي أول همو ذكرك خير تلا سبحان الله عدد ما خلق وسبحان الله ملء ما خلق وسبحان الله عدد ما في الأرض والسماء وسبحان الله ملء ما في الأرض والسماء وسبحان الله عدد ما أحصى كتابه وسبحان الله عدد كل شيء وسبحان الله ملء كل شيء. أمجد سبحان الله كي اللي يبكروا الحمد لله كيف خرجيكاكي الحمد لله كشبك أول همو ذكرك خير تلا بويا إن شاء الله هولدن لبريكن بإذن خوا دوایش ڤیدۆکە بڵاو دەکەینەوە دەتوانن بە خۆتان گوێ لە ڤیدۆکە چەند جارێ بگرن لەبەری دەکەن بە ئاسانی بین و سەرۆ لەبەریکە گەورەترین زیکرە چونکە باسی گەورەی خوای پەروەردگار دەکەی بۆی ئینشاڵڵا زیکر و یادی خوا بکەن چونکە ئینسان بە زیکر و یادی خوا لە جەهەنەم ڕزگاری دەبێت و دەڕاتە بەهەشتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە دەفەرمێ خوای گەورە لە ناو زیکرەکاندا چوار زیکری هەڵبژاردووە چوار وشەی هەڵبژاردووە لە ناو وشەکاندا و قسەکاندا ئەوی سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم هەر کەسێک بڵێ سبحان الله خوای گەورە 20 خێر و چاکەی بۆ دەنووسێ و 20 گوناه و تاوانیش لە گوناه و تاوانەکانی دەسڕێتەوە واتە هەموو سبحان الله کە تۆ دەڵێی سبحان الله 20 چاکە دەسەکەوێ و 20 گوناه و تاوان لە گوناه و تاوانەکانە دەسڕێنەوە. هەر کەسێ بڵێ الله ئەکبەر بە هەمان شێوە 20 چاکەی دەسەکەوێ 20 گوناه و تاوانی لێ دەسڕێتەوە. هەر کەسێک بڵێ لا إله إلا الله 20 چاکەی دەسەکەوێ 20 گوناهی لێ دەسڕێتەوە. هەر کەسێک بڵێ الحەمد لله 30 چاکەی دەست ئەکەوێ 30 گوناه و تاوانیشی لێ دەسڕێتەوە. کەواتە ئەگەر جارێک بڵێ سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر چەند چاکە دەستکەوت؟ چەند چاکە دەستکەوت؟ 90 چاکە. چەند گوناه و تاوانە لێ ڕۆشت؟ 90 گوناه و تاوان یەک جار. کەواتە لە بیری مەکەی ئینشاءالله بەردەوام بێڵێ. ئەو چوار زیکرە زۆر زۆر گەورەی لای خوای پەروەردگار. لە حەدیثێکی صحیح بوخاری داهاتووە ئیمامی ئەبوو هورەیرە ڕەزای خوای لێبێت دەفەرمێ وتم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چ کەسێک لە ڕۆژی قیامەتە بەختەوەرترین کەسە بە شەفاعەتی تۆ واتە چ کەسێک شمولی شەفاعەتی تۆ دەکا و شەفاعەتی تۆ دەیگرێتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی ئەی ئەبوو هورەیرە ڕەزای خوای لێبێ من گومانم وابوو کە هیچ کەسێک ئەم پرسیارە لە من ناکا جگە لە تۆ چونکە تۆ زۆر دەبینم سووری حەریصی لەسەر ئەوەی بە دوای حەدیث پێغەمبەری خوا بگەڕێ صلی الله عليه وسلم دەبینم زۆر هەوڵ ئەدەی بۆی شارەزا بیت بۆیە گومانم وابوو کە هیچ کەسێک ئەم پرسیارە لە من ناکا پێشتەوە. بەختەوەرترین کەس فەرمی أسعد الناس بشفاعتي يوم القيامة من قال لا إله إلا الله خالصا من قلبه أو نفسه. بەختەوەرترین کەس بە شەفاعەتی من لە ڕۆژی قیامەتە لە هەموو کەسێ زیاتر کە شمولی دەکا و دەیگرێتەوە شەفاعەتی من بۆ کەسێکە بڵێ لا إله إلا الله بەڵام بە ئیخلاسەوە بۆ ڕەزامەندی خوا بێ شەریک بە خوا بڕیار نەدا داوای یارمەتی لە دار و بەرد و قەبر و هیچ شتێک نەکەت. ئینسان کە خوای ناسی باوەڕی بە دار و بەردێک نابێ. پیاوێکی ئیماندار هەموو شوان بوو ڕۆژێک کەسێک هات بۆ لای لەوانەی کە جاران خەڵکیان دەخەڵەتان بە ناوی زەکات و نازام چیەوە وتی فڵان کەس منی ناردووە ئەبێ ئەوەندە مەڕم بدەیتێ داوای 100 مەڕی کردووە بۆ نمونە شتی وا چۆن نەبێ کاکە و هەڕەشەیشی کردووە وتوێتی ئەگەر مەڕەکانم نەداتێ مەڕەکانی ئەەکەم بە بەرد ها جارە مەڕەشان نەکرا ماڵەکەی سووتێن موبایلێکم پیاوچاک ماڵی خەڵکە سووتێنێ پیاوچاک خەڵک کە ڕووکوێرەکە و سووتێنێ پیاوچاک مناڵی خەڵکە کوژێ کوڕەمەکەی پیاوچاکم پیاوچاک شتی وابێ چۆن شتی وایە بۆ خاتری خوا ئینسان تۆزێک
وەک باسم کرد لە وتارەکانی پێشوە نیعمەتی عەقڵ زۆر گەورەی خوا بە ئینسانێکی بدە. ئەگەر مەڕەکانم نەداتێ ئەوەندە مەڕم نەداتێ هەموو مەڕەکانیەکەم بەبەرد بوتی وەڵڵاهی یەک مەڕی نادەمێ. بڕۆ پێشی بڵێ زان چی پێ بڵێ مادەم ئەو بتوانێ مەڕ بکا بە بەرد ئەتوانێت بەردی بکا بە مەڕ ئەو هەموو شاکەوەی بخۆی بکا بە مەڕ و چی پێویستی بە مەڕی خەڵکە. ئەوە ئینسانی عەقڵا وایە. ئێکاکە ئەو شاکێکی گەورە بکە مەڕ ئەزانی چەند ملیۆن مەڕی تیا دەرەچێ چی پێویستەکە مەڕ بکەی بە بەرد ئەو تا بتوانی مەڕ بکەی بە بەرد توانی بەردی بکەی بە مەڕ. ئەگەر خۆ ڕاستی وایە بێ وابێت. ئینسان ئەگەر خوای ناسی دەزانێ شتانە هەمووی درۆیە دەسەڵات تەنها لای خوایە. گەڵادارێک خوای گەورە دەفەرمێ لە قورئانی پیرۆزە گەڵادارێک بەبێ ئەمری خوا ناکەوێتە خوارەوە. ئیتر چۆن خەڵک دەتوانێت تۆ کوێرکە و ماڵی تۆ بسووتێنێ؟ هیچ شتێک بەبێ ئەمری خوا نابێ. ئینسان عاقڵ بێت ناخەڵەتێ بۆ شتانە. هەر کەسێک بە ئیخلاسەوە بڵێ لا ئیلاهە ئیلا الله خوا تاک و تەنها و شەریکی نییە بە دڵنیاییەوە لە قیامەتە لە پێش هەموو کەسێکە شمولی شەفاعەتی پێغەمبەری خوا دەکات صلی الله عليه وسلم. خوا لەو کەسانەمان بگێڕێ. لە حەدیثێکی صحیحدا لە صحیحە هاتووە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمی ئەو زیکرانەی کە ئێوە دەیکەن دەڵێن سبحان الله الحمد لله لا إله إلا الله الله أكبر. أم ذكرانا سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. أم ذكرانا چی مان بۆ دەکەن کە ئێمە زیندوو نێشتا پێش قیامەت دەفەرمێ بە دەوری عەرشی خوای گەورەدا دەسۆڕێنەوە. عەرشی خوا کە گەورەترین مەخلوقی خوایە بە دەوری عەرشا دەسۆڕێنەوە. ئەو زیکرانە کە تۆ دەیکەی دەنگێکیان هەیە وەکو دەنگی هەنگ کوورەی هەنگ دەنگێکی دێ و دێ شاری هەنگ گوێی لێ بگرە دەنگێکی زۆر عەجایبیان دێ. پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەو زیکرانە کە ئێوە دەیکەن ئەو چوار زیکرە بە تایبەتی هەموو زیکرەکانی تریش بە دەوری عەرشی خوای گەورەدا دەسۆڕێنەوە دەنگێکیان هەیە وەکو دەنگی هەنگ لەناو کوورەی هەنگا ئەو دەنگە دەبیستی لە شارە هەنگا ئەو زیکرانە باسی خاوەنەکەی دەکەن واتە ئەو سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر. أم ذكرانك دكي والذكركاني تريش هەموویان بە دەوری عەرشا دەسوڕێنەوە ناوی تۆ دەهێنن تۆ ناوێکتەیە ئەو زیکرانە دەکەی بەردەوام بە دەوری عەرشا ناوی تۆ دەهێنن ئەو زیکران ناوت دەهێنن فڵان کەس فڵان کەس فڵان کەسی کوڕی فڵان کەس فڵان کەسی کچی فڵان کەس ئێستا زیکری خوای کرد ئێستا ناوی خوای هێنا ئێستا ئەو زیکرەی وت بەردەوام ناوت دەهێنن. بۆی پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم ئایا کەسێک لە ئێوە پێی خۆش نییە بەردەوام لای خوای پەروەردگار ناوی بهێنرێ؟ پێتان خۆشە دەی زیکری خوا بکەن. والله هەر کاتێک زیکری خوات کرد سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر سبحان الله وبحمده سبحان الله العظيم هەر زیکرێک لە زیکرەکان کە تۆ ئەنجامی ئەدەی والله لە سەروی ئاسمانەکانە و لە عەرشی خوای پەروەردگار ناوی تۆ دەهێن لە خزمەتی خوادا. جا کەسێک لە ئێوە پێی خۆشە بەردەوام لە خزمەتی خوادا ناوی بهێنرێ با زیکری خوا بکات. پێتان خۆشە بیسەلمێنن پێمان خۆشە با بیسەلمێنین. پێتان خۆشە کەسێک لەوە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆرمان پێی خۆشە لای خوای پەروەردگار ناومان بهێنرێ بەردەوام و پێمان خۆشە بەردەوام لە دەوری عەرشی خوای پەروەردگارە ناومان بهێنرێ ئەوش بە زیکری خوا دەستمان نەکەوێ نەک بە گۆرانی. لە حەدیثێکی صحیح بخاری مسلم داهاتووە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم باسی خێر و سەدەقەمان بۆ دەکات. دەفەرمێ هەر کەسێک بە قورسایی و وەزنی نیو خورما یاخود خورمایەک بەقەت خورمایەک خێر بکەی بەقەت خورمایەک خورما زۆر گەورە نییە. حتا پێغەمبەری خوا فەرمیە صلی الله عليه وسلم ئەگە بەلەتە خورمایەکیش بوو خێر و سەدەقە بکەن خۆتان لە جەهەنەم ڕزگارکەن. هەر کەسێک بەقەت خورمایەک ببەخشێت لە پارەی حەڵاڵ بەس پارەکەی حەڵاڵ بێت خوای گەورەش ئەوەی حەڵاڵ و پاک نەبێ قبوڵی ناکە و ئەوەشی پاک و حەڵاڵ نەبێ بەرز نابێتەوە بەلای خوای پەروەردگار. ئەگەر بەقەت خورمایەک وەڵا بەقەت نیو خورماش تۆ خێر و سەدەقە بکەیت لە حەڵاڵ و پارەی حەڵاڵی خۆت خوای گەورە ئەوەی حەڵاڵ نەبێ وەری ناگرێ وەشی حەڵاڵ نەبێ بەرز نابێتەوە بە ئاسمان. ئەمە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە بە دەستی ڕاستی خۆی وەری دەگرێ. ئەمجا ئەو خێر و سەدەقەیە گەورە دەبێ خوای گەورە ئەو خێر و سەدەقەیەت بۆ گەورە دەکا پاداشتەکەی
حتا وەکو شاخێکی گەورەی دێ بەڵکو ئەفەرمێن لە شاخێکیش گەورەتر دەبێت دەنکێ خورما کە بۆ خوابی بەخشی بە حەڵاڵی خوای گەورە پاداشتەکەیت بۆ گەورەکە حتا وەکو شاخێکی گەورەی دێ شاخێک لەکوێ خورمایەک لەکوێ نەک گرت شاخە بەرزەکان کەواتە ئەگەر ئینسان بە ئیخلاسە و بۆ خوا شتێک ببەخشێ نەک بڵێ ئێستا ئەوەم بەخشی ئێستا ئەوەم بەخشی ئەوەم کرد بۆ خوا بیکی تەنها بۆ خوا پیاوچاکی وا هەبووە یارمەتی چەندەها ماڵی داوە دوای مردنی زانیوانە فڵان کەسە نەیانزانیوە وتیانە وەڵای کەسێک شتێمان بۆ دێنێ شەو یارمەتی ماڵێکی زۆر ئەدا شەوان شتی بۆ بردن ئاردی بۆ بردن خواردنی بۆ بردن نانی بۆ بردن بەس نەیانەزانی کێیە بۆیانی دا ناوە ڕۆشت باس کاتێک کە مرد چەند ڕۆژێکی بەسەر ئاچوو ئەو خێر و سەدەقەیە نەما ئەمجا زانیان فڵان کەس ڕەحمەتی خوای لێبێ کاتێکیش کە ڕوتیان کردەوە شۆردیان تەماشایان کرد هەموو پشتی شوێنی شتاڵگرتن ئەمەنی شتاڵگرتەوە بە فەقیر و فوقەرا هەموو شوێن پشتی دیارە کە کۆڵی زۆر هەڵگرتەوە بە فەقیر و هەژارەکان ئەمە بۆ خوایەکە نەکەوانێت کە پۆز لێدن حەیەی فەقیرە بن و کەرامەتی ئەشکێنن یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆشبی لە گوناهی دایک و باوکو مردوەکانمان خۆشبی یا ڕەبی خوایە زمانمان بە زیکر و یادی خۆت پارا و فەسیح بکەی بەردەوام زیکری تۆ بکەین یا ڕەب العالەمین خوایان بە خۆشەویستی خۆتمان قبول کە یا ڕەب العالەمین خوایان ئاخرمان بەخێر بگێڕی نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبول کەی یا ڕەبی خوایە ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی ئەوانەی دەردەدار و خەمبارن خوایە لەسەریان هەڵگری ئەوانەی قەرزارن قەرزاریان بۆ دەبرکەی ئەوانەی فەقیرن حاڵیان باشکەی یا ڕەبی خوایە داوات لێکەین شەوێک ڕۆژێک بمان مرێنە خۆت لێمان ڕازی بی لە گوناهی دایک و باوکو مردوەکانمان خۆش بە یا ڕەب العالەمین آمین 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين